دوای چەندین مانگ لە مشت و مڕ و کۆبوونەوەی چڕوپڕ بوجەی ساڵی 2021 و مادەی 11 کە تایبەتە بە هەرێمی کوردستان پەسەند کرا. ئاخۆ لە دەرەنجام کێ سەرکەوتووە لەم ڕێکەوتنەدا و لە بەرژەوەندی کێدایە؟ دکتۆر کامران منتیک مامۆستای زانستە ڕامیاریەکان لە زانکۆی سەلاحەدین ڕاستەخۆ لە ڕێگای سکایپەوە لە هەولێر لەگەڵماندایە. دکتۆر کامران خۆش هاتنەوە بەڕامەی کورد کۆنەکشن. کێ براوەیە لەم ڕێکەوتنەدا و ئایا ئەمە باواتای چارەسەرکردنی کێشەی موچەیە؟ بەڵێ سەرەتا زۆر سپاسان دەکەم. بەڕاستی من پێم وایە لە عێراق گرنگی دەرچوونی یاسا لە دەرچوونی یاساکەنی هێندە گرنگەکەی لە جێبەجێکردنەکەیدایە، لەبەر ئەوەی لە عێراق زۆر یاسا دەرچووە پێشتر، تەنانەت دەستوری عێراقیش بەشێکی زۆری پێش جێبەجێ نەکراوە. لەبەر ئەوە بە بۆچوونی من بودجەش وەکو یاسایەک ئەو ئەگەرەی لە پێشە کە توانای جێبەجێکردنی ڕەنگ بێ ئاسان نەبێتن. هێندەی بەنسبەت بە جۆرەی کوردەوە هەیە کە دیارە ڕێکەوتت کراوە لەگەڵ کورد، بە بۆچوونی من ئەو ڕێکەوتنەش ئەگەر بەراوردی بکەین، ئەگەر لە دۆخی ئێستا ڕاستەیری بکەین، پارتە سیاسیەکانی کوردستان و بانگەشە دەکەن کە ئەوان توانیویانە هەناردەکردنی نەوت بە یاسایی بکەن، واتە حکوومەتی هەرێم نەوت بنێرێتە دەرەوە و داهاتەکەی بداتە بەغدا. بەڵام ئەگەر بەراوردی بە هەموو دەست بە هەموو یاساکانی تری پێشووتر بکەین، بە هەموو قۆناغەکانی تر تەماشا دەکەین لە ڕووی داراییەوە کورد زیانێکی زۆری کردووە. بە بۆچوونی من حەزم کرد بزانم ئەم پەسەندکردنی ئەم موجە بە چیەوە بەندە وەشیانی هەیە لە پرۆسەدا گێژەڵی تیا بکەوێت؟ بەبێگومان ئەو ڕەزامەندی نوازن یاخۆ ڕێکەوتن و واژۆکردنی بودجەکە زیاتر پەیوەندی بە فشاری دەرەچیەوە هەیە. من دەبینم زیاتر بە پەیوەندی بە فشاری دەرەچیەوە هەیە. ئەو شێوازی دەنگدانە سەر بودجە و ئەو لایەنانەی کە بایکۆتیان کرد یاخود دەنجیان بە بودجەکە نەدا و ئەو لایەنانەی دەنجیان بە بودجەکەدا ئەگەر تێبینی لەسەر بکەی بە وردی لەی پۆلیۆ بۆ دەردەکەوێت کە هەندێک هێزی هەرێمی لەو بودجەیەدا هەوڵ درراوە پشتگوێ بخرێت. بۆ نمونە وەکو ئێران، ئەو هێزانەی کە لە ئێرانەوە نزیکن، ئەو هێزانە دیارە لەگەڵ بودجە نەبوون و داواکاری زیاتریان هەبوو. بەڵام لە 2010دا سونە و کورد بەشێک لەو شیعانەی کە لە بابلین شیعە عێراقیەکان ئەوانەی کە کەمتر کەوتونە ژێر کاریگەری ئێران بودجەکەیان ڕواند. لەبەرەوە بە بۆچوونی من ئەو زمینەی کە ئێستا لەبارە، ئەو زمینەی کە ئێستا لە ئارادا لە عێراق ڕنگ بێ جێبەجێکردنی بودجەکەش وەکو زۆربەی یاساکانی تر کێشەی تێبکەوێت و جێبەجێ نەکرێتن. باشە دکتۆر، ئەم ڕێکەوتنە تا چەند لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە و تا چەند بەڕەکەی لە ژێر پێ کاربەدەستانی هەرێم ڕاکێشە؟ بەڕاستی من نامێ بکەمە ژێر کاریگەری میدیاکان، لەبەرەوەی میدیاکان بە شێوەیەک لە شێوەکان هەوڵ دەنوان نیشاندن. مەسەلەکە پەیوەندی بەوە نییە کەوا چێ بەڕێی لە ژێر چێ پێڕادەچێش ژێر پێی ڕادەچێشی، هەندێک پەیوەندی بەوەی هەیەکە دۆخەکە جۆرە دڵڕاوچەیەکی لای خەڵک کەم کردووە، ینی بەنجێکی لەو گرژی و ئاڵۆزەی دەرونیەدا کە لە بازاڕەکانی کوردستانی گرتبووە. بۆیە بە بۆچوونی من ئەگەر بێت و لەو مانگانەیدا دێتن بەشی کەمیش لە بودجەکە جێبەجێ بگرێتەوە، ڕەنگ بێت زۆرە ئاسایشێکی دەرونی یاخود بازاڕەکان زۆرە بوژانەوەیەکی بەخۆ بۆژانەوەیەک بەخۆ بینێ. بەڵام ئەوەی گرنگە من پێم وایە لەو بودجەیەدا هەندێک مەسەلەی استراتیژی فەرامۆش کراوە. لەوانە بۆ نمونە نەوتەکە خەریکە دەکەوێتەوە ژێر دەسەڵاتی بەغدا، لەبەر ئەوەی بە جۆرەی یەکێک لە مادەکانی ئەوە دەڵێ هەموو نەوتی عێراق کە هەموو نەوتی هەرێمی کوردستان کە دەخەمرێندرێ بە 460,000، بەڵام 460,000ەکە تەنها خەملاندنە ئەجینە لە بڕەوەدا یاسایەکە بارە هەموو نەوتی هەرێمی کوردستان دەکاتن. کەواتە ئەو ئابووری سەر بەخۆی کە پێشتر کاری لەسەر دەکرا و یاخود بانگەشەی بۆ دەکرا خەریکە وردە لە ڕێی بودجەوە بە بەغدا دەبەسترێتەوە. مانای وایە ئەوان وان نیشان دەدەن کە عێراق بێتە فێدراڵی، بەڵام من پێم وایە بچووک بوونەوەیەک یاخود هەنگاوێکی تری دواوەیە، هەنگاوێکی تری گەڕانەوە دواوەی هەرێمی کوردستانە. دکتۆر، پەرلەمانتارانی کورد لە بەغدا لە زۆر ڕۆوە هاوبیر و هاوبووچوون نەبوون. ڕۆڵی ئەوان چۆن دەنرخێنن؟ بەڕاستی مەسلەی ململانەی سیاسیەکان لە کوردستان بەداخەوە لە بەغدا و لە هەرێمی کوردستانیش مەسلەی استراتیژیەکانی فەرامۆش کردو و مەسلەکە ململانەیەکی کەسی یاخود ململانەیەکی ڕق و هێندەی شێوازێکی ناعەقلانی پێوەی هێندە ململانەیەکی عەقلانی نییە. لەبەرەوە بە بۆچوونی من
دوو ئاراستە هەیە بەشێک دەیەوانی شامدا کە زیاتر دەیەوێت دەسەڵات و سەربەخۆی هەرێم بەشێکی تر هەیە کە پێیان وایە پێویستە زیاتر هەرێم بە بەغداد ببەسترێتەوە. بەڕاستی ئەو ئاراستەیە کە دەوێت هەرێم بە بەغداد ببەسترێتەوە پێم وایە ئەو ئاراستەیەش ڕنگ بێ لە ڕووی استراتیژی و لە دۆخی مەسەلەی کورد باش تێنەگەیشتون. ئەوانەی کە باگەشەی ئەوەش دەکەن نابوونی سەربەخۆ یاخود زۆرێک لە سەربەخۆی خۆیان بپارێزن ئەوانیش ئیرادەی خۆیان لەدەستداوە. لەوەرەوە تەماشا دەکەیتەوە لە هەرێمی کوردستان هاوشێشە سیاسیەکان زۆرێک ناڕوونی پێوە دیارە ئەوەی کە پێویستە بکرێتن بە دیوێکی میدیایی کاری لەسەر دەکرێت. واتە هێندە مخاتەبەی ڕایگەشتی خەڵکی کوردستان و هێندە هەوڵ دەدرێ پاڵەوانی میدیایی دروست بکرێت، هێندە کار لەسەرەوە ناکرێت کە لە ڕوانگەیەکی استراتیژی بەشای مەسەلەی نەتەوەیەک بکرێت و بەرەو ئاقارێکی کە بتوانێت ئەو هەرێمە لەو قەیرانەی دەربکا و هەنگاو بە هەنگاو بەرەو پێشتری ببات. دکتۆر ساڵەهایە کێشەی کورد لەگەڵ ناوەندە هەر بووجە و نەوت بووە، شیانی هەیە لەمە دووە ئەمە ڕێگا خۆش بکاتن بۆ ئەوەی کێشەکانی تر کێشە هەڵبەستراوەکان بە تایبەت مادەی 140 ڕێگا خۆش بکات بۆ ئەنجامدانیەوە؟ نابە بۆچنی من کێشەی کورد لەگەڵ بەغدا کێشەی نەوت بودجە نیە، بەرزکردنەوەی کێشەی نەوت و کێشەی بودجە بۆ ئەوەیە کێشە ڕۆحی کێشەکە ناوەڕۆکی کێشەکە پشتگوێ بخرێ و لەبیر بکرێ. ئەجینا کێشەی کورد لەگەڵ بەغدا کێشەی خاکە، کێشەی نیشتیمانە، کێشەی ئازادی ملەتێکە. تۆ تەماشاکە لە کاتێکا ئێستا ئێمە باسی بودجە و باسی بێکاتر دەکەن ئەو ڕۆژە لە کەرکووک کە بەشێکە لەو ناوچانەی بە گوێرەی مادە 130 دەستوری عێراق بە ناوچەیدا دابڕاو یا ناوچەیە نەتوانران ڕێگە نەدرا کە نەورۆزیش بکرێتەوە. لەبەرەوە من پێم وایە ئەو عەقلەتەی کە لە عێراق تاوەکو ئێستا هەمان ئاراستەی شۆبینی بەخۆوەگرتو ئێستا تۆنتریش بۆ مەسەلە هەندێک مەسەلەی ترشی هاتۆتەوەدی. لەبەرەوە کێشەکانی کورد زۆر لەوە گەورەترە. دکتۆر کامەرامەتێک مامۆستای زانستە ڕامیاریەکان لە زانکۆی ساڵەحەدین زۆر سپاس.